نیوە شەوێکی ساردە کە سوکاری چواردە قوربانی کارەساتەکانی دەریای ئیجە لە دەروازەی شاری سلێمانی وەستاون تا تەرمی ڕۆڵەکانیان وەربگرنەوە. لە نێو گریانی بەکوڵی ئەواندا چواردە تابوت گوازرانەوە بۆ گۆڕستان. 2 مانگ لەمەوبەر بەشێکی زۆری ئەم کەسانەی لێرە وەستا بوون لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانی بە گەرمیەوە ماڵ ئاواییان لەو کەسانە کرد کە ئێستا تەرمەکانیان گەڕێنراونەتەوە، بەڵام ئێستا بە ساردیەوە پێشوازی لە لاشەیەکی سارد و بێگیانی ئەوان دەکەن. ئەم تەرمانە تەرمی خێزانێکی 90 کەسی بوون کە ڕۆژی 27 مانگی ڕابردوو لە نزیک دوورگەی سامۆس بەلەمەکەیان پەکی کەوت و لە ئاکامدا 17 کەسیان خنکان. لەو خێزانە قەرەباڵخە تەنها دایکێک و منداڵێک دەربازیان بوو. 90 کەس بووین ئەو تا هەرمێنە و کوڕەماوینەتەوە. دوای گیانەوەیان بە شاری سلێمانی تەرمەکان برانە مزگەوت و دوای ڕێوڕسمی ئاینی و کۆمەڵایەتیەکان 2 کاتژمێر دواتر لە گۆڕستانی ڕاپەڕین لە ڕۆژ ئاوای شاری سلێمانی هەر بەو سندوقانەی کە لە وڵاتی یۆنانەوە پێی هێنرانەوە بە تەنیشتی یەکتریەوە بە خاک سپێردرا. لە وڵاتی خۆمان بمرین لە برسا لەوە باشترە کە بڕۆین بۆ ئەو وڵاتانەوە ئاوا خۆمان بینە دەم دەریا. بە هیچ شێوەیە حەز ناکەم کەس بڕوە. بەڕاستی نییە ئەمە کارە ساتە، ئەمە ئەنفالێکی ترە. بەسە ئیتر بەسە بەخوا یعنی ئیجە بووە بەهین بە گۆڕستانی کوردەکان. بەسە ئیتر با نەڕۆن کەس نەڕوا گەنجەکان تکایان لێکەم. ئەم تەرمانە شەوی شەممە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە لەگەڵ تەرمی 6 کۆچبەری دیکەی کورد کە خەڵکی شاری هەولێر بوون گەێنرانەوە هەرێمی کوردستان. ئەمە سیانی منە. 2 برازام و براژنێکم بەس تەرمی 1 برازان دیارە تەمەنی 14 ساڵەیات. بەپێی ئامارەکانی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق لە 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 30,000 هاوڵاتی هەرێمی کوردستان بەرە وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە. لەم ڕێژەیەش زیاتر لە 400 کەسیان لە دەریای ئیجەدا خنکاون کە تەنها لە مانگی ڕابردوودا 134 هاوڵاتی خنکاون. تا ئێستاش 57یان بێسەر و شوێنن یان لە بنی دەریادا ون بوون. هاود محمودیان ئارتی، سلێمانی.